برایانی بەڕێز مامۆستایانی ئازیز خوشکانی خۆشەویست یاخۆ بەخێر بن سەرسەر و سەرچاوان خوای گەورە عاقیبەت خێرمان کە بە گەورەی و عەزەمەتی خۆی داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکە بە موسڵمانی بمان ژێنێ بە موسڵمانی بمان مرێنێ بە موسڵمانی زیندیمان بکاتەوە. ئەمن پێم خۆشە وەکو سەرەتایەک بۆی کە ئەو کارێک ئێمەی کۆکردینەوە ئەو ئیشەی کە ئێمەی کۆکردینەوە چ شتێک ئێمەی کۆکردۆتەوە کە لەو کوردستانەی لە زاخۆوە تاوەکو گەرمیان و ئەو خەڵکە یەکتر بناسێتن تەعاڕوفی لەگەڵ یەکتر هەبێ پەیامی خوای پەروەردگارە تەبارەک و تەعالا چۆن لە سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پەیامی خوای پەروەردگار سوهەیبی ڕۆمی و سەلمانی فارسی و بیلالی حەبەشی و ئەبوو بەکرێکی قوڕەیشی کۆ کردبوونەوە ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ ئەمڕۆژ کاری ئیسلامی هەموو لایەکمانی کۆ کردوتەوە. خوشکە بەڕێزەکانم برایانی ئازیزم ئەمن گەلێک زار دەڵێم بەڕاستی ئینسان ئەگەر تەماشەی گەورەی و عەزەمەتی هیدایەتی خوای پەروەردگار بکاتن بەڕاستی دەبێ بەردەوام سەرمان لە سوژدە بێ بۆی کە سوپاس و ستایشی خوای پەروەردگار بکەین کە خوا هیدایەتی داوین کە خوا ڕێنمونی کردووین. لەبەرۆش پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەو دوعایی زۆر دەکرد دەیفەرموو الحەمد لله الذي هدانا لهذا وما كنا لنهتدي لولا أن هدانا الله. سوپاس و ستایش بۆ ئەو خوای کە ڕێنمونی کردووین کە هیدایەتی داوین کە نوری ئیمانی خستۆتە دڵمان. ئەگەر خوا نەبایە تەبارەک و تەعالا هیدایەتی خوا نەبایە تەبارەک و تەعالا ئێمە هیدایەت نەدەدراین نەدەهاتینە سەر ڕاستە ڕێگای ئیسلام. خۆشەویستانم خوای گەورە هیدایەتی خۆی دەداتە کەسانێک کە خۆشی بوێن دینی خۆی بە قسمەت کەسانێک دەکا کە هەڵی بژاردوون ناپرسن ئەنگۆ بۆ خوای گەورە تەبارەک و تەعالا هەموو مامەکانی پێغەمبەری هیدایەت نەدان عەلەیهی سەڵات وسەلام بۆ ئیمامی حەمزە هیدایەت دەدرێتن بۆ ئەبوو لەهەب هیدایەت نادرێت خۆ هەردووکیان بران خوای گەورە تەبارەک و تەعالا ئەو بە شایستە دەزانێتن ئەو بە ئەهل دەزانێتن بەڵام ئەوەی تریان ئەهلی هیدایەت نییە ئەهلی ئیمان نییە ئەهلی بەهەشت نییە. لەبەرۆش پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕوح و گیانمان بە قوربانی بێ دەفەرمێ خوا دنیا دەداتە هەموو کەس ماڵ دەداتە هەموو کەس بەڵام هیدایەت و ئیمان ناداتە هەموو کەس. هیدایەت و ئیمان دەداتە کەسانێک کە خۆشی بوێن یعنی تۆی مسلمان ئەتۆی هیدایەت دراو بزانە چ خەسڵەتێکت تێدایە خوای گەورە تەبارەک و تەعالا لە جیاتی ئەو هەموو خەڵکەی هەڵی بژاردووی هیدایەتی داوی کە بەڕاستی شکرانەی دەوێت. قەسەم بە ذات و سیفاتی خوا بە هەموو زۆرت و سامانی دنیا ناگۆڕدرێتەوە. ئەها خەڵکانێک دەبینن ناو خەڵکانێک دەمرن زۆر دۆڵەمەندن زۆر دۆڵەمەندن لە پارە پەچیان نەکەوتووە لە دەسەڵات پەچیان نەکەوتووە لە ڕێز و حورمەتی ناو خەڵک پەچیان نەکەوتووە بەڵام کە لەسەر نوری هیدایەت نین کە خوای گەورە هیدایەتی نەداون کە دەڕۆن وەجاق کوێرن ماڵ و سەرەت و سامانەکان بە میرات دەمێنێتەوە بەڕوت و قوتی دەچنەوە ناو قەبرێک کە هیدایەتی خوای پەروەردگاریان دەگەڵدا نییە. ئەو پارە و سەرەت و سامانە هیدایەتی پێ ناکڕێتن سوڵتە و دەسەڵات هیدایەتی پێ ناکڕێتن خزم و کەس و عەشرەت و حیزب هیدایەتی پێ ناکڕێتن ئیلا دەبێت لەلایەن خواوە تەبارەک و تەعالا تەماشەی عەبد و بەندەکانی خۆی دەکا لە نێوان ژن و پیاواندا هەڵیان دەبژێریتن ئەتۆی کە ئافرەتێکی محەجەبەی داپۆشراوی بۆ خوا سوڵحا و هەزار شکری خوا بکە تەبارەک و تەعالا کە ئافرەتێک دەبینی بەڕوت و قوتی بە بازاردا دەڕوا بڵێ الحەمد لله الذي عافاني مما ابتلاك به وفضلنا على كثير ممن خلق تفضيلا. ئێمەی گەنج و ئێمەی پیاوان و ئێمەی کوڕان کاتێک کەسێکی ملحید دەبینین دەبێت سوپاس و ستایشی خوا بکەین کە خوا هیدایەتی داوین. خۆشەویستانم ئێمە
خەڵکێکی ساویلکە و خەڵکێک نین کە لە چوارچێوەی ئامراز و ناوێک کۆ ببینەوە ئەو ئامراز و ناوە کە بۆ خۆمان دامان ناوە بۆ خۆمان ناومان لێ ناوە ئەگە تەماشەی سەحوەی ئیسلامی بکەن لە سەردەمی ڕابیطەی ئیسلامیەوە هەتا ئەمڕۆ هێناومانە چەندان ناومان گۆڕیوە بەڵام لەخوا بە زیادی بێتن ئەمن وەکو تەجروبەی خۆم کە تەماشەی ئەو سەحوەی ئیسلامیەی دەکەم ساڵ بە ساڵ ڕۆژ بە ڕۆژ خەڵکی باش و چاک و خەڵکێکی پێگەیشتووی تێدا هەڵدەکەوێتن بۆ لەبەرەوەی نییە کە بڵێن ناوی حزبێکی ئیسلامیە یان دروشمێکی ئیسلامیە نا لەبەرەوە ئەو ئینسانت کە هاتووە کاری ئیسلامی دەکات دەزانێت بۆ کۆبۆتەوە دەزانێت بۆ ئیش دەکات لەبەرەوەش پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام دەفەرمێ إن الله لا ينظر إلى أجسامكم ولا إلى صوركم خوای گەورە تەماشەی شکل و شێوەتان ناکە تەماشەی قەد و باڵاتان ناکە ئەدی تەماشەی کوێمان دەکا ولكن ينظر إلى قلوبكم تەماشەی دڵەکانتان دەکا ئەو دڵی ئێمە چی تێدایە خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی لەسەر عەرشی خۆی کە دەفەرمێ لەقەد رەضی الله عن المؤمنین خوای گەورە لە ئیمانداران خۆش بوو دەزانی بۆ دەفەرمێ علم ما في قلوبهم دەڵێ زانی چیان دە دڵدایە کە غەیری ڕەزامەندی خوا غەیری خۆشەویستی خوا غەیری خۆشەویستی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام هیچ شتێکی دیکە کۆی نەکردبوونەوە خوشکە بەڕێزەکانم برایانی ئازیزم ئێمە بە حەول و قووەتی خوا درێژە پێدەری کاروانەکەی پێغەمبەرین عەلەیهی السەڵاتو وەسەلام درێژە پێدەری دەعوە و بانگەوازەکەی پێغەمبەرین عەلەیهی السەڵاتو وەسەلام کە لە داری ئەرقەمی کوڕی ئەرقەم دەستی پێکرد کە بە چەند خوشک و برایەک دەستی پێکرد دەعوە و بانگەوازیان دەکرد خەڵک موسڵمان بێتن خەڵک بێتن واز لە کوفر و شیرک بێنێتن ئێمە لەسەر ئەو دەعوەیە بەردەوامین و ئێمە ئینشاڵڵا ناوگۆڕین و درشمگۆڕینێک سوورترمان دەکا لەسەر دەعوە و بانگەوازی ئیسلامی و گەرم و گوڕترمان دەکاتن بۆی کە ناخمان دینمان عەقیدەمان پارێزراوترکەین و بە شێوازێک هەڵسوکەوت بکەین کە شایستەی ئەو دین و پەیامە گەورەیە بین کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بۆ پێغەمبەری ناردووە عەلەیهی السەڵاتو وەسەلام بەڵام ئێمە یەک شتمان لەسەرە ئەوەمان لەسەرە بەڕاستی لە خۆشیاندا سوپاس و ستایشی خوا دەکەین ناڵێن بەشان و شەوکەتی خۆمان ئەو خۆشیانەمان دروست کردوون ناڵێن بەشان و شەوکەتی خۆمان ئەو دەعوە و بانگەوازەمان فراوان کردووە خوای گەورە چ دەفەرمێ وأما بنعمة ربك فحدث ئەوە فەزڵ و بەخششی خوایە بەسەرماندا دەبارێتن ئەگەر ناخۆشیش بوون ئەو 4 ساڵانەی کە دێن خوا نەخواستا سەبر دەگرین وەکو پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی السەڵاتو وەسەلام عەجەبا لأمر المؤمن إن أمره كله له خير سرم سوڕماوە لە ئیشی ئیماندار و مسلمانان هەرچی کە تووشی دێ بەخێر بۆی چارەسەر دەبێ خۆشی و خۆشگوزەرانی و ڕەفاهیەت شکرانە دەکا ناخۆشی و ناڕەحەت سەبر دەگرێتن بۆی بە پاداش لە قەڵەم دەدرێتن خوشکە بەڕێزەکانم برایانی ئازیزم بەڕاستی کاری ئیسلامی چۆن خوای گەورە تەبارەک و تەعالا هیدایەت بە قسمەت هەموو کەس ناکا پێم خۆشە بزانن شەرەف و گەورەی کاری ئیسلامیش بە قسمەت هەموو کەس ناکات پێم خۆش هەموو خەڵک بیزانێت چۆن خوای گەورە هیدایەت و ئیمان بە قسمەت هەموو کەس ناکا شەرەف و گەورەیی کاری ئیسلامیش بە قسمەت هەموو کەسێکی ناکاتن بۆ چونکە خوای پەروەردگار دەفەرمێ ومن أحسن قولا ممن دعا إلى الله ومن أحسن قولا ئەو مامۆستایانی زمانی عەرەبی و مامۆستا لێرانێ دەزانێت کە بە چ سیغەیەک و بە چ گرنگیەک خوای گەورە باسی دەکاتن یعنی هەموو دنیا بگەڕێ ئەلەو سەر بۆ ئەو سەر کەسێک نابینیەوە
قسە و گفتار و کردار و هەڵس و کەوتی چاکتر و باشتر بێ لە چێ ممن دعا إلى الله ئەوەی کە خەڵکی بانگ دەکا بۆ لای خوا